لا پرۆژە یاسای ساڵی 2013 بودجەی هەرێمی کوردستان بڕی 20 ملیار دینار بۆ سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری دابین کرا. لە ئێستادا مشتومڕ لەسەر شێواز و لیستی خەرجی ئەو 20 ملیار دینارە لە نێوان لیژنەی ڕۆشنبیری ئەنجومەنی پارێزگا و بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری پارێزگای سلێمانی هاتووەتە ئاراوە. ئافان جەمال سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت زیاد لە جارێک داوای لیستی خەرجی 20 ملیار دینارەکەی کردووە، بەڵام ئەو لیستانەی تا ئێستا بەدەستی گەشتووە لە 250 ملیۆن دینار تێپەڕ ناکات. بۆ پێ بێت وردەکاری خەرجکردنی 19 ملیار و 750 ملیۆن دینار نادیارە. ئێمە تا ئێستا چەند جارێک نووسراومان کردووە و بەڕێزیان وەڵامیان ناوینێتەوە، بەڵام وەڵامەکان بە پێی پێویست نییە، با بڵێن بۆ هەموو بودجەکە نییە. ئێشتا زۆر لەو بودجەی کە لە لای بەڕێزیانە وردەکاریان نایەوە بە ئێمە کە چۆن سەرف کراوە، بە چ شێوازێ، بە چ جۆرە چالاکیەک، و ئێمە داوامان کردووە کە جۆری چالاکیەکە و مێژووی چالاکیەکە و ئەو شوێن و ناوەندانی کە بۆی سەرف کراوە بۆمانی بنێرن. بەڵام ئەو زانیاریانی کە لای ئێمەیە تا ڕادەیەکەمە پێویستمان بەوەی زانیاری زیاترمان بۆ بنێن و لەسەر چۆنێتی سەرفکردنەکەشی بۆ چ جۆرە چالاکیەکە ئەوانە هەمووی بگاتە دەستی ئێمە. بەڵام ئێمە بەم دوایانە نووسراوێکمانان ڕاستی بەڕێوەبەرەتی چاودێری دارایی کردووە کە لەلایەن بەڕێزیانەوە وردبینی بکەن بۆ ئەو چۆنێتی سەرفکردنەوە و گەڕانەوەی بۆ ئەنجومەن. واللهی ئەوەی لەلای ئێمەیە کەمە، تقریبەن لەوە چێت ئەوەی کە لە گشتیەکە سەرف کراوە نزیکەی 250 ملیۆنێک ئەگەر ببێکە بۆ ئێمە هاتووە، و هیچ سندیکا و ڕۆژنامە نووسان و ئەوانە شندێکیمان بەدەست گەیشتووە، بەڵام بە دەقیقی ناتەنهاست ئەوە نەسەرف کراوە بۆ فلان جێگە و بۆ فلان دەستگا. بەوردی لەلای ئێمە نییە بۆ نمونە سندیکا چۆن سەرفی کردووە، بە چ چالاکیەک سەرفی کردووە، تا ئێستاوانەمان بەدەست نەگەیشتووە. لا بەرامبەردا بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری پارێزگای سلێمانی قسەکانی سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری ئەنجومەنی پارێزگا ڕەت دەکاتەوە و دەڵێت ئەو کەسانە غەرەز و مەرەزیان هەیە و چاویان بە سەرکەوتنەکانیاندا هەڵنایە و مافی ئەوەشیان نییە بۆ جۆرە قسە بکەن. بابەکردڕێی ئاماژە بۆش دەکات لەو 20 ملیار دینارە 11 ملیاریان بۆ شانۆی ڕۆمانی پارکی هەواری شار و کارگەی جگەرەکەی سلێمانی و نۆژەنکردنەوەی سەرای سلێمانی تەرخان کردووە. ئەزانێ سەرۆکی بەشی ڕۆشنبیری ئەنجومەنی پارێزگا مافی ئەوەی نییە قسەکە بۆ میدیاکان پێشەوەی کە لە ڕووی قانونی و مۆزەکان ساغ بێتەوە. ئەمە یەکەم. ئێمە تەنها ینی بڕیار لە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی وەرەگرین کە بە کتابی ڕسمی بۆمان بێت و ئەم قسانە یعنی حکوومەتی کوردی بۆیە نابێتە حکوومەت و گلەی لەسەر وەزی باش نییە، چونکە ئاوا ئیشیتی ئاکرێ. ئێمە وانەمان نەبیستۆ ئەم مۆزوعانە علاقەی هەیە بە ئەو کتابانی کە داواکرا هەمووی نێردراوە بۆ ئەوێ، هەر هەمووی لەبەردەمیانە لەبەردەستیانەیە خۆیان من حەزەکەمان قسەی خەتی باشەرا بێنم و بڵای بکەنەوە. غەرەز و مەرەزیانەیە، غەرەز و مەرەز، یعنی غەرەزیانەیە نەخۆشیشانەیە، عقدەی نەفسیانەیە بەرامبەر بە دایرەکەی ئێمە کە سەرکەوتوین و سمعی دایرەکەی ئێمە سمعێکی زۆر باشە لە هەموو کوردستان نەک لە سلێمانیە. و من هەر تۆ ئەڵەی کە ئەوان 250 ملیۆن دیارە گوایە 19 ملیار دیار نییە، من دوو ڕقم سێ ڕقم بە تۆڵم هەر بۆی کە بینەرانیشتان گوێی لێبێ 6 ملیار سەرف کراوە بە شانۆی ڕۆمانی، 4 ملیار سەرف کراوە دانراوە بۆ معمەلی جگەرەکە، ئەمە 10 ملیار، 1 ملیار دانراوە بۆ دانراوە ئەمانە ئێستا ینی لە بانقە بۆ چاکردنی سەرای سلێمانی، ئەمە 11 ملیار. باشە من نزیکی 2 ملیارم سەرف کردو بە حساب و کتاب هەمووی لەبەردەستایە، لە وەرەقە لە باخەڵیم نایەتوان تان دەمێ خۆتان بڵای بکەن لە سەحافە. ئەم قسانە قسە بێ ئەساسە و ئێمانە وەکو باس غەرەز و مەرەز هەندێک خەڵکە کە بەداخەوە چونەتە پۆستێکەوە کە شایستەی و پۆستەنین و ئێمە حساب بۆ قسانە ناکەین و نرخی قانونی لە ئێمە نیە قسانە. ئێمە گوێگرین لە بڕیاری سەرۆکی ئەنجومەن و جێگیری سەرۆکی ئەنجومەن. گفتوگۆ و مشتومڕەکان لەسەر وردەکاری شێوازی خەرجکردنی پارەکەی پایتەختی ڕۆشنبیری لە کاتێکدایە کە ماوەی 6 ساڵە ئەو پارەیە بۆ سلێمانی خەرج نەکراوە. بەو پێش بێت حکوومەتی هەرێمی کوردستان 120 ملیار دیناری پارێزگای سلێمانی قەرزارە. مەترسیەوەش دەکرێت گومانەکانی سەر وردەکاری خەرجکردنی پارەکە بیانوو بە کابینەی نوێی حکوومەتی هەرێم بدات کەوە کابینەکانی پێشخۆی درێژا بە پرۆسی خەرجنەکردنی پارەی پایتەختی ڕۆشنبیری بدات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.